شارۆچکەی خەلیفان شوێنی جوگرافیەی بۆ چاندنی داری سپیندار گونجاوە. بەهۆی هەبوونی ڕووبار و فێنکی کەشوهەواکێ و هەبوونی خاکێکی لمی، جوتیارانی ئەم ناوچەیە لەگەڵ چاندنی ئەم جۆرەدارە و جۆرەها داریتری میوە خەریکن. داری سپیندار لێ ئەکێوە قەرەما ئەچینی کە چاندت دەبی بە خێوی کە وچی من داری ساوایە کە چاندت حرت هەیە بە 4 سارات تێتە بڕینێ بە 5 تێتە بڕینێ بەس لە زەوی و چتی وە حرت گر و بەردبی سپیندار نایەتە پێش 10 سارە ئەبە 8 سارە ئەبە بەس بەر هەمیشی باشە لۆ خانی بەکەلتێ لۆ نەجاڕی بەکەلتێ لۆ پوشتی بەکەلتێ لۆ هەموو شتێکی بەکەلتێ. عەلی حەسەن دانیشتووی گوندی شەرکانە لە ناحیەی خەلیفانی سەر بە قەزای سۆران ماوەی چەندین ساڵە سەرقاڵی داری سپیندارە. بەیانیان سەعات 7 دەچێتە سەرکار تا سەعات 4 ئێوارە. کاری سەرەکی بریتیە لە سپیکردنی داری سپیندار واتە لێکردنەوە و فڕێدانی توێ کلیسەرەوەی دارەکە. ڕۆژانە 25 تا 30,000 دیناری دەست دەکەوێت و زۆریش بەم کارەی دڵخۆشە. ساعات 7 هەتا چاری ئیشەکەین. وەندەک زاران سپینداران ئەکڕن لێرە لە دۆرێ لەو منتیقەی سپیندار ئەکڕن ئەجا حەمەلا لێ ئەگرن حەمەلا مەقسەبرێم ئەبڕن بەم شارێ بڕن جوان ڕێک و پێ قەد و ڕەکان ئەجا ئەچێشنەوە بۆ تەرەنگسەری ڕۆژانەش 25. داری سپیندار جوانیەکی زۆری بە ناحیەی خەلیفان بەخشیوە. ئەم دارە لە شارەکانی عێراق خواستێکی زۆری لەسەرە، بە تایبەتیش لە شاری بەغدا و بەسڕا کە بەکاردەهێنرێت بۆ دروستکردنی تەختە و دەستەکی نەجاڕی و پوشی موبەڕیدا. زۆرجاریش پوشی ئەم دارە لە کێڵگا پەلەوەریەکان بەکاردەهێنرێت. وڵات حەسەن، کورسات نیوز، ناحیەی خەلیفان.